Hey! Kom maar! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, Jack! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, Jack! Volgend jaar!
Hey! Kom maar! Kom op! Goed! Volgend jaar!
Doe, hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! راستي بشكل سوباسات كمان يعني فريقي من راسي يعني فريقي كجنجة وفترة أعداد جي قال كما هروسا جي وضعي داراي وكيل بجري مالي نادي قال أنا باجبي فترة كجيم فريق يعني حاضر كخلال 12 رجع حتى 16 رجع
بس الحمد لله يعني فريق يعني روج بروجي لعبه بلعبه يعني تحسنت كفته فريقي ده ولو يعني فريقي هولي كمسر حيازه وشوط عولي كابتك ما تشتري بس شوط دوي هروسا لعبك وانا يطارد ببي بس فريقي ما يعني خطوره تشكرون وفرصه جبر برزكرن هروسا اوجش تيتش قلتها خبريه يعني كلمه او فرصه برزكرن هروسا بيروز باهي هولي تجيبكم فريقي كباشا وان شاء الله لعبابه فريقي ما دشتريت سپاس بۆ خواتانیمان یەکەم یاری لە یاریگای خۆمان سێ خاڵی گرنگەوە دەزینا ئێمە ئامانجمان سەرکەوتنەوە بۆ خوڵی ناوی کوردستانە یاریەکەی ڕابردوش ئاسما باش بوو گرنگترین شتەوەی ئەمە لە هەردوو یاریەکە گۆڵمان لێ نەبووە ئەوە زۆر گرنگە لە خوڵی پلەیەکانی کوردستان ئێمە هەر چۆنێک بێ لە یاریەکان دەتوانین گۆڵتەمار بکەین ئەگەر گۆڵمان لێ نەکرێ ئێمە ئیشاڵا بە دڵنیاییەوە یەکێک دەبین لەو تیپانەی کە ڕکابەری دەکەین تا دواگەر لەوەی بەسەرکەین و لە خوڵی ناوی کوردستان